شهيد محمد إبراهيم حسين فەیلی. شهید محمد إبراهيم حسين فەیلی لە ساڵ 1964 لە ناوچەی بابشێخ لە شارە بەغدا هاتەسە دنیا. خوێنینە سەرەتایی و ناوەندەی تەمام کرد. لە ساڵ 1985 لە قۆناغا ئامادەیی لەلایەن ڕژێمەوەرێنە بەعس دەستگیر کریا و گشت ماڵ و مڵکیان زەفت کریا. شهید محەممەد لە ناو زیندانەی تووشە خراوترین سزایی لە جەسەیی و دەریونی هات وەبی ئەوەک هیچ تۆمەتی داشتوت. کە سوکاری تا ساڵ 1990 لە زیندانەی لە ئابوغرێ بوو نۆگرە سەڵمان سەردانی کردیان. وەلی دوای ئەوە هیچ خەوەریگی نەمەند تا وەختە ڕەمیانە ڕەژیمە وەرین. دوآخر ناوی لە ناو لیستە و شەهیدەی لە دونریاوە کە دەریاوین لە سێدارە و خریاوینە قەورەی لە وەجە.